پرۆژە فریاگوزارەکەی هەولێر خەریکە فریای شارەکە دەکەوێت و ئیتر ئاوکڕین بە تەنکەر لە هەولێر نامێنێت. لەلایەکی تریشەوە پزیشکانی دانەمەزرا و جارێکی تر لە هەولێر گربوونەوە و هانایان بردەوە بەردەم حکومت بووەوەی کە دایان مەزرێرەمان و چەناواڵێکی دیکەم بۆ هێناون. سڵاوتان لێبێت. ئەگەر پرۆژەکە ئەوە بێت کە ئامانجیان بوو فریای بێئاوی هەولێری بخەن ئیتر کڕینی ئاوی تانکەر و دانیشن بە دیاربێئاییەوە لە زۆرینەی گەڕەکەکانی هەولێر کۆتایی پێدێت. ڕابر حسێن بەڕێوەبەری فەرمانگەی ئاوی هەولێر بە 1964 وت پرۆژەی فریاگوزاری ئاوی هەولێر تەواو بوو. ئێستا ئامێرەکان لەژێر تاقیکردنەوەدان و ئەگەر هیچ کێشەیەکیان نەبێت لە چەند ڕۆژی داهاتوودا ئەوەکە بەردەدرێتەوە و هاوڵاتیان دەتوانن بەکاری بێنن. پرۆژەی فریاگوزاری خێرای ئاوی هەولێر لە ڕۆژێکدا 480,000 متر سێجا ئاو دەپاڵێوێت. بۆ هەر کاتژمێرێک 20 بۆ 21,000 متر سێجا ئاوی خاوێن بۆ گەڕەکەکانی شاری هەولێر دەنێرێت. دوایەوەش بیرەکان بە یەکجاری دادەخرێن. کوردە شیعە مەزهەبەکانی خانەقین کە لە گەڕەکی کارێزدا دەنیشن و نەوەی ژمارەیەک بنەماڵەی کوردن ئەم شەوانە جیاوازتر لە شارەکانی دیکە خێر و خێرات دابش دەکەن و بە زمانی کوردی و مەراسمی عاشورا بەڕێوە دەبن و قەسیدە دەڵێن. هەر پیا و ژن لەوێ نین، گەنج و منداڵەکانیش دێن و بەشداری دەکەن. ئەوە هۆکارە بۆ ئەوەی ئەم نەریتە نەوە بۆنەوە بگوازرێتەوە. لە خانەقین نزیکەی 60 دەستە و 2 حسەینیە هەن. حسەینیەکان سەرپەرشتی دەستەکان دەکەن. ئەم شەوانە لە کوچە و کۆڵانە جیاجاکان دەنگی زنجیر و سینە لێدان دەبیسترێت. خەمیش بۆ ماوەی 40 شەو باڵ بەسەر پەیڕەوانی شیعە مەزهەب دەکێشێ و بەرگ و ئاڵای ڕەش سیمای هەرە دیاری شارەکە دەبێت. ئەوەش لە پێناو شەهیدبوونی ئیمام حوسێن و یاوەرەکانیتی. ژمارەیە کوڕوکچی خۆمان کە چوونەتە دەرەوەی کوردستان و بە بڕوانامەی پزیشکی گشتیەوە گەڕاونەتەوە دەڵێن ژمارەیان 53 کە سەودایانەوە وەکو دەرچۆکانی ناوخۆی یەرێمی کوردستان دابمەزرێن. زانیاروەها بێکێکە لە دەرچۆکان. ئەو بە 1964 وێت زیاتر لە 2 ساڵە هاتوچۆی وەزارەتی تەندروستی دەکەن و لەگەڵیان کۆ دەبنەوە. 8 مانگیشە هەوڵەکانیان چڕ کردوێتەوە بەڵام نازانن بۆچی جیاکاری دەکرێت لە ناوەکانیان. بە قسەی ئەوان بێت ئەنجومەنی وەزیرانی یەرێمی کوردستان داوای دامەزراندنی هەموو دەرچوانی بەشی پزیشکی گشتی کردووە. ئەو دەرچوە دانەمەزراوە وتی تەنیا دەرچوانی ناوخۆ دامەزراون کە ژمارەیان نزیکەی 800 کەسە و وەزارەتی تەندروستی وەڵامێکی ڕوونی بە ئەوان نەداوە. لە دەرەوەی وڵات خوێندنیان تەواو کردووە بەڵام دانەمەزراون. لا دەربەندیخان بۆت نییە بە کەیفی خۆت زڵ و خاشاک فڕێ بدەیت. کامێرات لەسەرە و بێ 1 و 2 سزا دەدرێت. لیژنەی زیادەڕۆیی سەرۆکایەتی شارەوانی قەزاکە بۆ ئەوەی پاکوخاوێنی قەزاکە ڕابگرێت. هەندێک شوێنی خستۆتە ژێر چاودێری کامێراوە و لافیتەی ئاگادارکردنەوەشی لە شوێنەکان هەڵواسیوە. جگە لە ئاگادارکردنەوەی خەڵک بەوەی لە ژێر چاودێری دەبن، تیمەکانی زیادەڕۆیی لەسەر لافیتەکان بە خەتێکی ڕەش و لەو خامە سپێن و سیویانە تکایە هاوکاری و یارمەتیمان بدەن. ئەو پەیامەشیان دوای پاکردنەوەی تێرمیناڵی کۆنی سلێمانی بوو کە شارەوانەکانی سلێمانی وەک چالاکیەکی جیاواز بۆ خەڵکی قەزاکە بڵاوی کردوێتەوە. سەرشتان ڕادەکەشم بۆ هەواڵێکی دیکە کە تا ڕادەیەک جێی دڵخۆشیە و هەواڵەش هەر لە هەولێرە. ئەمڕۆ پارێزگای هەولێر کۆبوونەوەیەکی گرنگی بەخۆبینی کە لە خزمەت خەڵکی کەم دەرامەت و هەژارایە. ڕێکخراوی بینینی جیهانی کە کاریان لەسەر نەشتەرگەری چاو و پشکنینەکانی چاوە هاتوونەتە هەولێر. وعد و بەڵێنیان داوە لە پارێزگا کە زیاتر لە 4,000 پشکنین بۆ چاو بکەن و 400 نەشتەرگەری جیاوازیش هەر بۆ چاو ئەنجام بدەن. بۆ کێ؟ بۆ ئەو کەسانەی کە کەم دەرامەت و هەژارن. حتمەن ئەمە پۆلێن دەکرێت ئەو پێوەرانە دیاری دەکرێت کە کێک هەژار و کێکەم دەرامەتە و نەخۆشی چاویان هەیە دەتوانن لە ڕێگەی ئەم ڕێکخراوە بە هاوکاری تەندروستی هەولێر نەشتەرگەری ئەنجام بدەن بۆ ئاوی سپی چاو و بۆ پێڵووی چاو و بۆ چەند نەخۆشیەکی تری چاو و هەروەها پشکنینی 4,000 کەسیش هەر بە خۆڕایی دەکرێت. ئەمڕۆ ڕێکخراوەکە ڕێکخراوی بینینی جیهانی هاتوونەتە هەولێر، گەنگەشەی خۆیان کردووە، گفتوگۆی خۆیان کردووە بە هاوکاری نەخۆشخانەی ڕاوێژکاری چاو هەروەها تەندروستی هەولێر و پارێزگاریش دەڵێت ئێمەش بە مادام بۆ خەڵکی فەقیر و هەژارە بە تەواوی هاوکاریانە بین بۆیە ئەو نەشتەرگەریانە بۆ خەڵکی کەم دەرامەت بکەن و هەروەها هەر کەسێکیش کە نیەتی و چاوی نەخۆشە پشکنین بکات ئەوان پشکنینەکەی بۆ ئەنجام دەدەن.
ما هەواڵەکانی ئەمڕۆ بوو کاتێکی شات بۆ هەموو لایەک.